دەمەوێت ئەم بابەتی ئەم جارم بە ناونیشانێکی جوان دەست پێ بکەم. ئەویش ئازیزەکەم بەهێز بە لەم ژیانە، چونکە ئەم ژیانە جێلاوازەکانی تیا نابێتەوە. ئەگەر ئەتەوێ بژیت ئەبێ کەسێکی بەهێزبی. باشە بۆ هەر کاتێک ئێمە ئەمانەیە شتێ بکڕیت، دەچینە بازاڕەوە یان بە ئۆنلاینش بێت، دەمە بیر لەوە ئەکەینەوە باشە ئەم بابەتە کوالیتیەکەی چۆنە، ئەمە یەک، چەندێکیش ئەمێنێتەوە، ئەمە دوو. کەسێک کە ئەیەوێ خانوویەک بنیاد بنێ هەر لە ئەساسەکەیەوە ئێستا شیشیتی ئەکات، دیوارەکان هەوڵەدا لە بەرد بێ، هەوڵ ئەدات بنیادنانێکی باشی بۆ دروستکە بۆ ئەوەی ئەم تایە بشی. کاتێک کە ئەچیت سەیارەیەکە کڕیت، ئۆتۆمبیلێک ئەکڕی، دێکسە بیر لەوە ئەەکەیتەوە ئایا ئەمە هیچی وڵاتێک، ئایا پلێتەکەی چەندێک قایمە، ئایا مواصفاتی چەندێکە. کابێتە ئێمە دائیمەن بە دوای ئەوە ئەگەڕێین کە ئەو شتەی کە ئەمانەوێ شتێکی بەقووت بێ، بەهێز بێ بۆ ئەوەی بەرداوی بە ژیان بدات. ئەی باشە بۆ خۆت بەهێز نابیت، بۆ خۆت بە قووەت نابیت، بۆ خۆت هیمەتت بەرز نییە، بۆ خۆت ناتەوێت کەسێکی بە قووەتت لێ دەربچێ. هەمیشە خەڵکی کەسانێکیان خۆش ئەوێ کە کەسانێکی بەهێز بێ و بتوانێت یارمەتی خەڵک بدات، ڕقیشیانە لە کەسانێک کە لاواز بن، دەستپان بکەنەوە. لەبەر ئەوە ژیان خەڵکی بەهێزی ئەوێ. ئەم زەوی کە من تۆ لەسەری ئەژین چەندێ بەهێزە، چەندێ بە قووەتە. ئەو ماڵەی تۆ ئەتەوێت دەنگیش بکە، ئەتەوێ بەهێز بێ. ئەگەریش ئەتەوێ ئەو کاتەشی کە ئەخەوی، ئەو کاتەشی کە ئیسراحەتی، ئەتەوێ بێدەکەت لەسەر تەختەیەکی بقایم دروست کرابی، ئەو کورسیە ئەو قەنەفەی لەسەری دانیشی، ئەبێ ئەوەش بە قووەت بێ. هەموو چواردەورەکەت پێت خۆشە بە قووەت بێ. باشە معقولە لە چواردەور و لە ژینگەیەکی بەهێزدا کەسی لاوازی تیا بێ؟ 100% ئەمە نەگونجاوە، ئەمە ناکرێت. بەڵام گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە ئایا لەم ژینگەی ئێمەدا ئەتوانی بەهێزبی؟ لەم ژینگەی ئێمەدا کە تۆ بیر لە پرۆژەیەک ئەەکەیتەوە بەهێزبیتی، ئایا خەڵکەکە چۆن سیر دەکات، چۆن چیت پێ ئەڵێ؟ ئەها هەمومان ئەزانین ئەنشتاین هەرچی خەڵک بوتیان ئەم پیاوە دەبەنگە، مامۆستاکانی هەمویانتیان دەبەنگە. بەڵام ئێستا پرسیارێ لە خۆم و ئێوەش ئەەکەم، ئایا یەک مامۆستا ئەناسین، ناوی یەک مامۆستا ئەزانین کە بە ئەنیشتاینی وتووە تۆ دەبەنگی؟ بەڵام هەمومان ئەزانین ئەنیشتاین کێیە، هەمومان ئەزانین کە باسی فیزیا کرا، کە باسی زانست کرا، ئەبێت ناوی ئەنیشتاین بێنیت. ئەم ژیانە دەستی پێ کردووە وە کۆتاییشی دێ. بەڵام کێ ئەتوانێت خۆی بسەلمێنێ لەو ژیانەدا؟ ئەو کەسانن کەوا بەهێزی خۆیانیان هێشتوتەوە، بەهێزی ئەتوانیانە تەعامل بکەن. لەبەر ئەوە کۆمەڵگا ئەکرێت هەموو چاوەکان ئاراستت بکرێ بەرامبەر بە من، بەرامبەر بە تۆ، کە بیانێ ئێمە کەسێکیش کەس خواردوو بین لە ژیانە. بەڵام ناکرێت ئێمەش کەس خواردوو بین. بەڕێزان خۆشەویستان، دەزانن ڕێژەی ئاو لەسەر زەویە لە 175، ڕێژەی ئاو لە مرۆڤدا لە 170. بەس تۆ با ئێمە ورد ببینەوە. کاتێک ئەم ئاوەی خۆمان ئەخەینە ناو بە فرگریەکەوە چی لێ دێ؟ ڕق ئەبێ. ئەم ئاوەی خۆمان ئەگەر بیخەینە ناو قاپێکەوە، دەفرێکەوە، ئەم ئاوە ئەگەر 3 گۆشە بێ بەفرەکە ئەبێتە 3 گۆشە، ئەگەر 4 گۆشە بێ بەفرەکە ئەبێتە 4 گۆشە. هەر ئەم ئاوەش ئەگەر بیخەینە شوێنێکی گەرمەوە ئەبێتە هەڵم نامێنێ، بوونی نییە. سەرکە ئاوەکە ئەڵێن ئاو لە هەر شوێنێکە ئەڕوا، ئەگەر بە تااقەتیش بێ هەر ئەگاتە شوێنی خۆی. چکە خەڵکی بەهێزیش ئەبێ وەکو ئاوا بێ، بتوانێ خۆی بگونجێنێ، بشتوانی ئاڕاستەی شتەکان بکە. کاتێک کەچی بۆ سەیرانێ تۆ دیقەت بە من مێلورەیەکێتە بەردەممەوە، ئەمە یاریەکی لەگەڵا بکەم، ڕێی لێ ئەگرم ئەچێتە لای ڕاستەوە، ڕێی لێ ئەگرم ئەچێتە لای چەپەوە، کەم بەدیلی نامێنێ بەسەر دەسما سەرەکەوێ. ئەی باشە معقولیشە من ئیشم نەبێ، بەقەد مێلورەیەکم پێ نەکرێ، بەقەد مێلورەیە بەهێز نەبم کەوا بتوانم ئەو ئاڕاستی کە ئەمەوێ پێی بگەم. من دڵنیام لەوە یاسایەک هەیە ئەڵێ هەموو پاڵە پەستۆییەک تەقینەوەیەکی تایە. من
بتەقمەوە شتە ناشرینەکانم دەرکەوێ نەخێر. ئینسانی ئازا، ئینسانی بە قووەت، مرۆڤی بە قووەت لەم ژیانەدا پێویستە کاشتە جوانەکانی پیشاندا، پێویست دەکات زۆر کات گوێماندا بخەین بۆ ئەوەی خەڵکو و ئاراستەی خەڵکو و ڕەخنەی خەڵک گوێ نەدەینێ و بە بەهێزی بتوانین ئاراستەکانی خۆمان بەرین.